فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەبێتە ناوەندێکی گرنگی پێگەیاندنی کادرە بوارە جیاجیەکانی فڕۆکەوانی لەسەر تاسەری عێراق و بۆ یەکەم جاریش 4 کارمەندی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەبنە هەڵگری بڕوانامەیەک لە ئاستی عێراقدا بوونی نییە و سەرۆکی فڕۆکەخانە ناوخۆیەکانی عێراق دەڵێت فڕۆکەخانەی سلێمانی پێشەنگی فڕۆکەخانەکانی عێراقە و بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەڵێت لە دوای وەرگرتنی ئەم بڕوانامانەوە فڕۆکەخانەی سلێمانی پێدەنێتە قۆناغێکی هەستیار و گرنگەوە لەسەر تاسەری عێراقدا. فڕۆکەخانەی سلێمانی بە وەرگرتنی ئەم بڕوانامانە لەلایەن ئەم بەڕێزانی کە ئێمە نردومانەوە بە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق چوێنتە قۆناغێکی زۆر هەستیارەوە کە لەمە پێش ئەگەر من پێویستمان بە کەسانی کەەوە بێ لە ساڵی فڕۆکەخانەی عێراق بۆ پەسەندکردنی بڕوانامەکانمان ئێستا ئەوان پێویستیان بە ئێمەیە بۆ ئەوی بڕوانامەکانی ئەوان پەسەندکەین کەواتە ئێمە بووین بە سەرچاوە بۆ ئەوان نەک ئەوان سەرچاوی ئێمە بن. ڕاستە ئێمە بەشێکین لە عێراق بەپی یاسای فڕۆکەوانی عێراق کارەکەین، بەڵام ئێمە پێویستمان بەوەیە پێگەی خۆمان بەهێزکەین وشان بەشین دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق فڕۆکەخانەکانی خۆمان بەهێزکەین بۆ ئەوەی بتوانین لە ئایندەدا پشت بە خۆمان بەسین و هیچ پێویستێکمان بە هیچ شارەزایشتر نەبێت کە ببێتە ڕێگر لە پێشخستنی کاروبارەکانمان. وجدنا بأن المطار فڕۆکەخانەی سلێمانی هەموو خاڵوبرگەکانی فڕۆکەخانی نێودەوڵەتی تێدایە و هەموو برگە نێودەوڵەتەکانی تێدا جێبەجێکراوە. لەگەڵەوەشدا فڕۆکەخانی سلێمانی پابەندە بە یاسا و ڕێساکانی فڕۆکەوانی عێراقی. بۆ ئێمە گرنگە کە فڕۆکەخانی سلێمانی ببێتە باشترین فڕۆکەخانی نێودەوڵەتی عێراقی. جێگەی شانازیە بۆ ئێمە کە یەکێک لە فڕۆکەخانە باش و پێشەنگەکان لە عێراقدا. شرف أن يكون هو أحسن المطارات في العراق. لە پێشتردا ئەگەر بڕوانامەیەک بدرایەتە کارمەندی فڕۆکەخانەکان دەبوایە لە ڕێی تیمی بیانەوە بووایە، بەڵام ئیتر پێویست بە هیچ تیمێکی بیانی ناکات و کارمەندە کوردەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە تاکە کەسن هەڵگری بڕوانامەی تایبەت و باڵان ئەو کارانە ڕادەپەڕێن و وەک کارمەندان خۆشان دەڵێن لە ئەگەری هەر پێشهاتێکی سیاسی و گرفت لە نێوان ناوەندا ئەوە هەرێمی کوردستان پێویستی بە ناوەند نابێت، بۆیە ئەمە دەستکەوتێکی گەورەی بناغەی فڕۆکەوانی پێشکەوتووە لە عێراقدا. ئێمە ساڵانە مراقبینی جەوین و تەیارین کۆمەڵە تێستیان هەیە، من ضمنی نەکێ لەو تێستانە تێستی زمانی ئینگلیزیە. ئێمە پێشتر مراقب جوێیەکانمان و تەیارەکانمان ئەچوونە شاری بەغا بۆ ئەنجامدانی و تێستە و لەوێ شەریکێکی بەریتانی تێستەکە ئەنجامەیە. دوای بەدەستێنانی ئەم شەهادەیە معادلەکە عکس بۆتەوە لەمە ئێمە لەبەرەوەی تاکە دوو نەفەرین لە عێراقا کە ئەتوانین ئەو ئیمتیحانە ئەنجامبین لەمە لا ئێمە ئیشمان بەغا نابێت، بەغا ئیشی بامان بێت کە تەیار و مراقب جوێی خۆیان بنێرن بۆ ئێمە تێستی زمانی ئینگلیزیان ممکن بۆ تازەکردنەوەی ئیجازات. و گرنگێکی تری ئەم شەهادەیە بەڕاستی لەوایە ئیشەڵا بۆ ئەگەر هەر گۆڕانکاریەکی سیاسیان ئیداری لەگەڵ لە عێراقا ڕووبات ئێمە بتوانین ئامادە بین بۆ زۆر لەو بابەتانە. ئەو بوارەی کە ئێمە شەهادەکەمان تێدا هێناوە بریتێ لە موسەمەمی تەیاران کە گرنگیەکی زۆر ئەوتۆی هەیە بۆ فڕۆکەخانی سلێمانی نێودەوڵەتی چونکە دەکاتە چۆنێتی تیشتنەوە و بۆ چۆنێتی فڕینی فڕۆکە بە شێوەیەکی سەلامەتی لە ناو فڕۆکەخانی سلێمانی و ئەهمیەتی ئەم شەهادەیە یاخود ئەم کۆرسەی کە ئێمە وەرمان گرتووە تاکە شەهادەیە کە لە هەموو عێراقا کەسێکیکە هەی بێت و ئێمە دەتوانین لێرەوە پێتە پیان بڵێن داین بە هەموو کەسەکان بە هەموو مەتارەکان بڵێن کە دەتوانین هاوکاریەکی باشیان بکەین کە ئەمەش دەبێتە هۆی سەربەرزیەک بۆ مەتاری سلێمانی نێودەوڵەتی و بۆ شاری سلێمانی. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە ساڵی 2005 لەلایەن سەرۆک مامجەلالەوە بۆ یەکەم جار کرایەوە. لەو ساتە بەدواوە بواری فڕۆکەوانی گەشتیاری ئاسمانی لە کوردستاندا پێینایە قۆناغێکی نوێەوە. ئەم فڕۆکەخانەی وەک بەرپرسانی عێراقیش گەواهی بۆ دەدەن لە فڕۆکەخانە پێشکەوت و پێشەنگەکانی عێراقە و تاکە فڕۆکەخانەیە کە خاوەنی پەیمانگای پێگەیاندنی کادێری فڕۆکەوانی و سەنتەری ڕاهێنانی کەشناسی و گوندی کارگۆیە. بەپێی ئەو پلانش کە دانراوە لە چەند ساڵی داهاتوودا دەبێتە سەنتەرێکی گەورەی بازرگانی گواستنەوەی ئاسمانی و ترانزێت لە ناوچەکەدا. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.